سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پامی تۆ دەبینەوە میانی ماڵەکانتان بە ئومێدەوەی بتوانین لەم بەرنامەشدا خزمەتێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین. بەڕێزان ئەم ڕۆژ لەنێو بازاڕی شاری سلێمانی دەمانێت گفتوگۆ بکەین دەربارەی ئەوەی ئایا بەتاڵی چ زیانێکمان پێدەبەخشێت؟ ئایا ئەگەر کاتەکانمان بە بەتاڵی بەسەر برد و کاتەکانمان بەکارێکەوە نەبردە سەر ئەوە ژیانی خەڵک بەرەو کوێ دەچێت؟ با بزانین هاوڵاتیان ڕابۆچوونان لەسەر بەتاڵی چییە و ژیانی خەڵک بەرەو کوێ دەبا بەڕای هاوڵاتیان. فەرموون با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. بەتاڵی چیمان پێبەخشێت؟ بەتاڵی زەرۆمەنگە بین و داوام لە هەموو حیزبەکان هەیە بیر لە میلەتە بکەنەوە و یەکگرن و بەسەیتە تاکەی خەڵق داماو بێ و کەساس بێ و زەلامی تیا تا خۆی کوستووە لە برسا هیچی نەوە بیخوا بۆ نمونە یەکێک پێمەکە بووە خۆی کوستووە. باشە خاڵێکیان بڵێ کوڕەکە بەتاڵی زیانی هەیە بۆ خەڵک. بەتاڵی ئەی چۆن کە تۆ بەتاڵ بووی پارە بێنە بوو ژیانن نابێ بە قوربانن ژیانن نابێ. باشەی هەست ناکەی زۆر جا مرۆڤەکان خۆشیان تەماڵن لەوەی کە ناچن بەلای کارێکەوە، یعنی مەسوولەکان نا خەڵک خۆی هەندێک جار تەماڵ نییە لەوەی کە ناچێت بەلای کارێک. قوتەرای تایە ناڵم تیانە بەس زۆربەی کاربەدەستان داوایان لێ یەکەم بیرکەنەوە لە میلەتە. ئەوان خەڵکیان تووشی بەتاڵی کردووە؟ کەسابە نییە ژیان نییە کە تۆ ژیانە نەبوو چیەکەی سا لەگەڕێکی مادە 15 ماڵی تیا هەر لە برسا مردووە. منیکێ نیم نەوانە خۆم من کوڕە شەیدم هەیە 35 ساڵەوە بە شەید بوو جەگری لەشکر بووە. ئەگەر نانی ڕوتیش خۆم بە خەڵمان نایە بە داوام هەیە لە هەموو کاربەدەستانی هەموو حیزبەکان یەکگرن و واز نەبێن لەو مەسەلەیە بێن. زۆر وێرە ئەنا زۆر وێرە ئەنا بە هەموو بابەتێکی حیات وێرە ئەنا بەتاڵی خراپە نەکبەتیە ماڵوێران نییە کە کارێک نەبێت تۆ ئیشی پێ بکەی ماناو تێ ژیان ناڕۆە. بەتاڵی واتە کارێکی خراپە؟ زۆر خراپە. زانی کورد ئەڵێ شەڕ لە بەتاڵی باشترە؟ ئاخر ئەوە شەڕە جیاوازە شەڕێ لە پێناوی ملەت تا بەڕازگۆیی سەرکەوتنە. تۆ زۆر بەتاڵ بووی لە ژیانتا؟ من حتا لە ژیانما هەر بەتاڵ بووم و ڕاکردوو بوو. هەستێ بە چی کردوە کاتێک کە بەتاڵ بووی؟ هەت بەو نوقسانیە کە ئەم ماڵی وێرانەیە کە بینم. ئەم خەڵکێک کە لێرا کۆبوونەتەوە دەلالەتە لە بەتاڵی؟ ئەمە دەلالەتە لە تەقاعودی و بێپود و پارەی بێ ئیش و کاری. ئەگەر ئیش و کارێکی جەماعی ببوایە ئەو خەڵکە لێرا دانێن هەم ئینتاجی هەبوو هەم کابرا وەختەکەی ئەڕووی. کەواتە ئەتوانین بڵێن بەتاڵی ژیانمان وێرانەکە؟ هەر وێران بۆ بەتاڵی یعنی ماڵوێرانی. وەڵا بەرەو قوربە سەری هەبە ئەوەی کە تۆی بینی هەمووی بەتاڵە. ئەوە ژیانە لەو میلەتەکە تایەتی لە وڵاتە ئەوەی ڕاستی بێ یعنی وایان لە خەڵک کردووە هەمووی بێزار بوو هەموو حیزبەکان نەک یەکێک و دوان هەر هەمووی بەرپرسە لەو وەزعە کەس خۆی دوور نەقاتەوە لە وەزعەکە هەر ئەو میلەتەش بۆوانی هێنایە سەر ئەو مێز و کورسیە خەڵک ئەوەی کایبینی ئەوەتانی هەمووی ئەڵێ لە تەعزیایە بەتاڵیە هەمووی بەتاڵیە. ئەمە هەتاکەی ئەم قەیرانە ئەمە ژیانە هەتاکو ئەوە ئەو خەڵقەی ڕووی تێ بکە. هەست ناکەی خەڵک خۆشیان دێجار تاوانبارە لەوەی بەتاڵدا ئەنیشێتە مەڵە؟ ناوەڵە بۆ هیچیان هێشتووە خەڵق بیکە هیچیان هێشتووە لە مەقاولە حسابی مەقاولاتەوە بکە هەتا ئەگاتە شاگردێک هەمووی بێ ئیش و بێکارە وایان لە خەڵقەکە کردووە یعنی بە عەمدەستیان سۆتە بینی هەموو عالەمەکەەوە. جاران کرێکارێک ئەیتوانی بە 3 ڕۆژ کرێکارێکە دەزەکەو ئیساوەتانێ بە هەزاران لە یابێ ئیش و بێکارە وایان لە خەڵقە کردووە بە عام هەمووی گرتۆتەوە. دەسەڵات بەرپرسە؟ هەمووی بەرپرسە کەس خۆی لێ بە دەرنەکا بڵێ وەڵاهی من بەرپرس نیم هەمووی بەرپرسە. بڕۆی بەڕێزت هەر کۆمەلگایە بەتاڵی زۆر تێدا بوو بەرەو کوێ چێ؟ وەڵا بەرەو وێرانیە چێ بەرەو خراپترە چێ بەرەو باشتری ناچێ. هەستەکەی تاوانی تیا زۆرە بێ؟ زۆریش. هەرە وەڵا ئەوەی بڵێ کە خراپە ڕووبە لەم وڵاتە دروستە بێت
هەتا حدێ خەڵک کە پێیەتی لە ماڵەوانێ کە تۆزێکی هەبووە ئەوەشی پێ نەماوە خەڵک گەیشتۆتە لوتی وەختێکیش کە زانی و تەقیەوانێ بۆیان دابین ناکرێت ئیتر بەسە ئاوڕێ لەو خەڵقە بنەوانێ ویژدان زەمیر ئیمان دین بەکاربێنن لەگەڵیان هەتا کەی خەڵق قبوڵیکە چەند ساڵە خەڵق لە مەینەتیایە ئەوەتانێ بە هەزاران ماڵ و عایلە جیابەوەتەوانێ پیاوە لە ماڵی باوکایەتی ژنە لە ماڵی باوکایەتی بۆ هەموو مسەبیبەکە ئەمانە لەگەڵ ئەوە دایکاڵە شەڕ لە بەتاڵی باشترە ئەرە وڵا شەڕ لە بەتاڵی باشترە منیش ئەڵێم یەکلا بێتەوانێ و عەلەمە یەکلا بێتەوانێ یعنی یان ئەوەیە بڕوە نەجاتی بێ تیا بچێ یا ئەوەیە خەڵق بێتەوە سەرژیانی خۆی پەیامە چییە؟ وڵا دواپەیامم بۆ هەموو حیزبەکان هەموو سەرکردەکان کەس خۆی لێ بەدەر نەکا هەمووی بەرپرسە لە مۆزبە ئێستا بەتاڵی تۆ؟ كورة من لبارو بطالة ئەم تەزبیح حد دەلالت لە بەتاڵی كورة تسبيحة بعد بين هالماتين نكش بيتوا خوي هالماتين نك يعني شان النكبتية وتابع هالمات ما بو بين هالمات كرين هالماتين نك نكبتيكي أمرونية هي مو بالبرسكانة للرئيس كوتاك الناس قبل برسة باشە بەڕێزم بەتاڵی ژیانی خەڵک بەرەو کوێ بە برو نهامتي برو قرب سري برو سقبران سەر قەبران بۆ كنت نبوي بيخوي شر دروسه بالعائله شر جلوس بكشتن بها بكشش بها بوسه قبران عاودان بيتو تامی ڕەبتە بەیەکەوە هم يضربت بيكو فرقي نيه باشە با بە ویژدانی شۆکەمێ قسە بکەین حەز ناکەی هەندێک جار کەسەکان خۆشیان تامەڵن حەزیان لە باس و خوازە حەزان لە کۆڕ و کەونە مەجلیسە ناچمە لای کار و کەسبێکەوە هەندێک جاری کەسەکان خۆیان تەمەڵ نین باش من لتو برسم هبوا ايش زلام من ابو بتشوف بتسري ايش كان بيجي بكا خويك ايش كان بيجي تملك كده تسبيكا كان بيت تو باري بي نبيت ايش النبيت شيكي انت يرداني شي شاق خويتو سيدي اكتريا كانوا باز دلي خوان برلا كانوا تو باس و خواسیش زۆرە بێ لە بەتاڵی ئازانی باس وخواسي بطالي زور خوشة توزي بيام يشكي مرتاح بيت لو يبيري اللي بكاتو باشە بەتاڵی ئەتوانین بڵێن کاریگەری خراپ لەسەر دەروون لەسەر ڕەفتار لەسەر سکۆ دروستەکە بەڵێ زۆر لە گەنجەکانمان بەرەو ڕێگەی هەڵا ئەڕۆن سەیری ئەم مەجموعەیە مەکە کە هەمووی گەشتوتە عمرێکی وە بیر بکاتەوە بەڵام هەمانە گەنجە بەرەو ڕێگەیەکی خراپ بڕوە خوێندنەکەشان وای لێ کرد کە گەنجەکە خۆی پێوە سەرقاڵ نەکە جاران بە خوێندنەکە خۆی سەرقاڵەکە بەڵام ئێستا ئەوەشان نێ ئەویش نەما فاتحای بۆ بخوێنە فاتحای بۆ بخوێنە دوا پەیامە چییە؟ وەڵا دواپەیەم ڕحمێ بۆ خەڵکە بکەن با ڕحمتان پێ بکەن کە تۆ ڕحمم پێ نەکەی میش ڕحمە پێ ناکەم ڕحمێ بە خەڵک بکەن با خەڵک ڕحمتان پێ بکە بەتاڵی ژیانی خەڵک بەرەو کوێ بە والله هەموو بەتاڵیەک هەموو بەتاڵێک لە عالەمە یعنی و هەموو دەوڵەتی پێشکەوتو بۆیە هەوڵەیە کە بەتاڵی نەمێنێ لەبەرەوەی کە وڵاتەکەی ئارام بێ ئەگەر ئینسان بەتاڵ بێ ماڵ و عایلی هەبێ ئێستا بڵین یەکێکی وەکو من ئێستا حالی حازر من خانە نشینم بەڵام کرێچیم ئەگەر ئیدارەیەکی وام نەبێ کە بتوانم کرێکە دەفعکەم و کە بتوانم حیاتی مناڵەکانم دابین بکەم خەڵکەکەیشە هەمووی واتە ئەبێ بەرەوش هەڵدێرێ بچم ئەو هەڵدێرێش لەوانەیە ڕاز نەبێ هەمووی ئینسانێک لە پێناوی ژیانی خۆی و ژیان و ماڵ و مناڵی خۆی هەتاوەکوێ مدەیەک ئەتوانێت سەبر بکە دوای مدەکە سەبر ناکە ئەم میلەتێش گەیشتۆتە ئەو حەدەی کە نەتوانێت سەبر بکە بەڵام ئایا لەگەڵ چێ تۆ لەگەڵ چێ قساکەی فەرموو ئەوە بۆ 2 ساڵ ئەچێ ئەم عالەمە هەمووی لە میدیاکانە لە میدیای وەکو بەڕێستانەوە لە میدیای گۆڕە لە هەموو میدیای حیزبیەکانیشەوە خەڵک هاوارەکە و داو بێداکە بەڵام هیچ کرا دڵنیام لەوەی کە ناکرێ هیچ شتێک ناکرێت چونکم بۆ حکومەتی بە یەکێکەکرێ کە میلەتەکەی خۆی خۆش بوێ خۆشی بوێ یعنی ئێستا یەکێک ئەگەر ئێوارە نانێکی خوارد ئەبێ بیر لە دراوسەکەی بکاتەوە ئایا ئەو نانەی هەیە باو بیر لە دراوسەکەی نەکاتەوە بیر لە شەعبەکەی بکاتەوە هاوزمانە یعنی نازانێ ئەم میلەتە هەمووی برسێتی نازانێ معاشخۆری وا هەیە ئێستا لە خێما خەوێ سەحەب خان و دەری کردووە
نازانێت گەنج خۆیە کوژێ لە پێناوی ئەوەی کە هیچ شتێکی بەدەستەوە نییە هەموو ێزانێ بەڵام بۆچی خۆی یعنی یاوەتە ئەوەی کە بەرپرسیار نەبێ لەبەرچی بەرپرسیارەتی هەڵناگرێ لەبەر ئەوەی کە حکوومەتی بە هەموو کەسێک ناکرێ حکوومەت بەیەکێکە کرێکە میلەتەکەی خۆی خۆش بوێ باشە مامۆستا بۆ دەوام ناکە ینی ئێستا بێ وەرە لە هەموو عالم بپرسە بزانە مامۆستا بۆ دەوام ناکە خۆ ئەوە نییە لە خۆشیە مامۆستاکە پێی خۆش بێ مناڵی خوشکەکەی نەخوێنێ مناڵی برازاکەی نەخوێنێ مناڵی ئامۆزاکەی نەخوێنێ مناڵەکانی خۆی نەخوێنێ ئەگەر بزانێ ئیداری هەیە و ئەتوانێ مەعیشەت بەرێ بەڕێگەوە دڵنیام ئەگەر حەزکا مناڵەکەی من نەخوێنێ حەز ناکە مناڵی برازا و خوشکەزا و ئامۆزا و پورزا و ئەمانەی نەخوێنێ بۆ وازی لە هەمووی هێناوە کە هیچی ناخوێنێ لەبەر ئەوەی ئیدارەی نی پارەی نییە پێی بچێ بۆ مەکتب کرەی سیارەی نییە ژیانی دابین نییە ماڵ و مناڵی مسۆگەر نییە لەبەر ئەو شتانەیە با هەر من ئەوە ناڵێم هەموو خەڵک ئەواڵێ بڕۆ لە هەمووی بپرسەوە دانیشتو هەمووی داواکەم لەو کامێرەمانە بەڕێزەکە ڕسمی هەمویان بگرێ هەمویان ئاسە یەکێک خەبەریان باتێ بڵێ خانە نشینی هاتووە نابینی زەلامێ لێرە دابنیشێ هەمووی ئەڕوا بۆچی هەمووی ئەڕوا لەبەر ئەوەی کە شتێک وەربگرێ و بتوانێ مەعیشەتی دە 12 ڕۆژێکی پێت ئەمین بکە زۆر باشە گرنگی چییە بۆی مرۆڤ لە بەتاڵیە تووشی کارەسات نەبێ گرنگی گەنجەکان گەنجەکان جا گەنجمە بۆ گەنج باوە گەنج نیوەی کەوتە بەحرەوە و نیوەی سەری خۆی هەڵگر ڕۆشت و نیوێشی خۆیە کوژێەوە تا دوێنەیەکە خۆی کوشتووە پێرەیەکە خۆی کوشتووە حیمایە بۆ لانجووەنی باڵال ناوسیارەکەی خۆیان خۆی کوشتووە یعنی ئەمە لە پێناوی چییە وەنیە کاغەزی بەجێشتووە لەبەر نەبوونی و لەبەر داماوی لەبەر نەدارەتی گەنج بەرەو کوێ بێ بەتاڵی زۆرشی بەدواوەیە هەزاراشت پیاو کوشتن دزی سلب ڕاکردن خیانەت لە وەتەن پەنابردن بە شتیکە هەمووی لە بەتاڵی و لە نەداراییەوە دروستە بێژینە فەرمو و ئینسانێ با هەی بێ بزانم بە هیچ شتێکی نوقسان نەبێ حتا شەڕێکی هاکەزایی ناکە گوێنیشی بێت یەکسە ناکە تۆ کاتانەیە کە بەتاڵی هەستەکەی فشارە لەسەرە چۆن هەز ناکەم ئاستا حاڵی حازم من کرێخانوی دوو مانگم ناوە هەموو ڕۆژە کابرا یە تۆزیە سەری خۆیە خوێنێ وەڵە بەخوا کاک مەجی لە پێناوی پارە منم خانوەم ماوە بکرێ ئەجینا خۆ خەڵوتگای پیریم دانەناوە ڕازیژە ئەدە باشە من ناچارم ئەشیاکانم بفرۆشم کاشیاکانم فرۆشت مەسیری ماڵ و مناڵم چی بەسەریە ئەبێ ماڵ و مناڵەکەم بنێنمەوە ماڵی خەزووری ئەی خۆ بچی بکەم ئەبێ بچم لەو تێلاشت چی بوو پێشتر وەڵا پێشتر نایب زابت بووم ئەمە پەیامی هاوڵاتیەکە کە دەڵێت ساحێب خانوەکە پێی و تۆم خەڵۆزگەی پیریم دانراوە چکم تۆ کرێکەم نایتە ئەمە پەیامی هاوڵاتیانە کە لەم چاخانەدا خەڵک لە بەتاڵیە کۆبوونەتەوە وەکو ئەم بەڕێزە ئاماژەی بۆ کرد هەر ئێستا بڵێن مەعاشاتوە هەمووی ئەم ناوە چۆڵەکات و ئەچێ بەلای مەعاشی خۆیەوە و ئەچێ بەلای ئەوەی کە پێداویستیەکانی ماڵەوەیان ئەو کەم و کوڕانێکە هەیەە بچێ بیکڕێت بەتاڵی ئەم خەڵکە لێرا کۆ کردوتەوە مە پەیامی هاوڵاتیەکە کە نایم زابت بووە ساحێب خانوێ پێی بڵێت خەڵۆزگەی پیریم دانەناوە شکۆی مرۆڤ هێندە بچووک و لە کەدار بێت لە هەرێمی کوردستانە ئەبێت چاوەڕوانی چی بکەی لەم هەرێمەدا ئێمە هیوادارین چاوی بەرپرسانی هەرێمی کوردستان ئەم بەرنامە و ئەم جێگایە ببینێت بزانێ خەڵک لە چ وەزع و لە چ گوزارانێکدایە بۆی چیتر خەڵکی هەرێمی کوردستان لەمە زیاتر سوکایەتی پێ نەکرێت و شکۆی لە کەدار نەکرێت زۆر وێرانە زۆر وێرانە بە هەموو بابەتێکی حیات وێرانە بەتاڵی خراپە نەکبەتیە ماڵی ئێران نییە کە کارێک نەبێت تۆ ئیشی پێ بکەی ماناو تێژیان ناڕۆە خەڵک گەیشتۆتە لوتی وەختێکیش کەزانی و تەقیەوانێ بۆیان دابین ناکرێت ئیتر بەسە ئاوڕێ لەو خەڵقە بەنەوانێ ویژدان زەمیر ئیمان دین بەکاربێنن لەگەڵ چۆن هەز ناکەم ئاستا حاڵی حازم من کرێخانوی دوو مانگم ناوە هەموو ڕۆژە کابرا یە تۆزیە سەری خۆیە خوێنێ وەڵە بەخوا کاک مەجی لە پێناوی پارە منم خانوەم ماوە بکرێ ئەجینا خۆ خەڵوتگای پیریم دانەناوە ڕازیژە
بێئیشیە بێکاریە بێ کاسپیە کاڵک ژیانی نییە ئێستا من خۆم حالیان پێشمەرگەم ئەوە 2 مانگە مەعاشم وەرنەگرتووە. ئەلەن گیان لە مەکتەبی بەڵێ لە چەری یاک دەرسم بۆ 2 دەرچی بۆ 2 بەڵێ ئەی ئافرم ئەلەن گیان تۆ چیەکەی لێرە حەزم کرد لەگەڵ باوکما بێم ئەی باوکە چیەکە لێرە وەڵا باوکم دەرنەوێ بۆ ئێرە بۆ چیەت بۆ چاخ خواردن بۆ چاق خواردن بەڵێ تۆ حەزەکەی مەکتەب کرێتەوە بەڵێ باشە ئەلەن گیان ئەی بە بڕای تۆ مەکتەب بۆ چی ناکرێتەوە ئەم ساڵ چونکە پارە نایەن پەرەنیان بەکێ مامۆستاکان بەڵێ یعنی نەچوونت بۆ خوێندنگە ئەم ساڵ تۆی نیگەران کردووە بەڵێ تۆ ڕقت لە بەتاڵیە بەڵێ حەزەکەی بەردەوام کارکەی بەڵێ باشە لێرەوە پەیامت چییە بۆ دەسەڵاتدارەکانی هەرێم پیانەڵی چی پێم نەڵێم پارە بن بۆچی پارە بن بۆی مامازەکان کار بکەن سپاس سپاس دەست خۆش دەست خۆش سپاس ئیشت چێت وڵای حەماڵیەکەم یخوا لەشتە ساغ بێ ئیش و کار چۆنە وڵای ئیش بە عام کەس بووە حەز ئەەکەی بەتاڵیت زۆرە ڕۆژانە بەڵێ یارە وڵای باشە بەتاڵی چی لە ژیانی مرۆڤەکات ژیانی مرۆڤ بەرەو کوێ ئەبات وڵایی ژیانی مرۆ زۆر ئەگۆڕێ زۆر ناخۆشە بێ حەز ئەەکەی مرۆڤ بەرەو تاوان بەرەو ناڕەحەتی بەرەو خەفەت بەرەو شتانە زۆر زۆر باشە تۆ توانین بەم عارەبانێ بژێوی ماڵم ناڵێ دابینکەیت وڵایی کەم ئەتوانم بەس زۆر نەوەڵایی کرێنشینیت نەوەڵایی کرێنشینیم خوا بەزیادە باشە پەیامە چییە بۆی بەتاڵی نەمێنێت وڵای موچە بن و ژیانێکی خۆش بۆ ئەم خەڵکە دابینکەن و حکوومەت و تر ئەوە وڵی بەڕاستی بەتاڵی وا لە مرۆڤەکە کە بی لە زۆر هاتەوە لەوانە لایەن شتە خراپەکان و تۆ گەر بەتاڵ بوویت هەوڵیت شتێک هەبێت کە خۆتی بەسەر خاڵکی دوورکەویتەوە لەو بەتاڵەوە ئەمڕۆ گەنجی ئێمە بەتاڵی وای لێ کردووە زیاتر خوباتە کافریا خوباتە کۆمەڵێ شوێن ئیتر بەڕاستی ئەم شتانە بەتاڵی مرۆڤ بەرەو هەڵدێر و بەرەو کارە خراپەکان و سەرکەشەکانە بە بێگومان ئەگەر تۆی شتێکە هەبێ خۆتی بێسەر خاڵکەی قنا نابێت بە کۆمەڵەش باشەوە کارەکانی بەتاڵی لە ئێستادا چییە وڵی ئەم قەیرانە تەبعاً هۆکاری سەرەکیە نەبوونی کار و کەسابەت کە من ئیشم نەبوو مەجبورم شتێک هەبێت کە خۆی پێ و مەغزوڵ بکەم تر ئایا کافتریا بێ ئایا هەر شتێکی کە بێ یعنی کە ئیشم نەبوو پەنا بەمە زۆر شتکەوا شتێکە بێ خۆی پێ و مەغزوڵ بکەم باشە کاتێک کە مرۆڤ بەتاڵە بێت با بڵێن جەناب بەتاڵە بێت لە کاتی بەتاڵی هەست بە چی ئەەکەی وەڵا بێتاقەتی نابێت تااقەتی مرۆڤ کار بەتاڵ نەبووە گەر خۆی بە کارێک و سەرقاڵ کرد مرتاحە بێ بێگومان بەڵێ گومانی تیانە ئەوە زیاتر ئەگەر تۆ بەتاڵ نەبی بیرە بەلای زۆر شار ناچێگەر ئیشێکە هەبێ بەڵام کە ئیشی نەبووبی لە هەموو شتێکەکەیتەوە لەگەڵ وتەیە کە دەڵێ شەڕ لە بەتاڵی باشترە وڵی ئێمە شەڕ لەوەتە شەڕ وەڕۆکی گرتوینەوە هیچەوە کاڵە شەڕ لە بەتاڵی باشترە مەبەستیونێ شەڕ بکەی بەڵام بەتاڵی ئەم نەخراپە شەڕەکە باش شەڕەکە باشتر تر مەبەست ینی هەرچیەک هەبێ خۆتی پێوە مەخزوڵکی لە بەتاڵی باشترە هەرچیەک هەبێ دوا پەیامت وڵی دواپیان میوام ئەوەیەکەوە ئەم وەسع باش بێت و ئیش و کار و کەسابەت بۆ خەڵک بگەڕێتەوە بۆی خەڵک نەجاتی بێ لە بەتاڵی چی لە ژیانی تووشی خەلاقیەکە تووشی نەهامەتیەکە وەکو چیکە بەستێککە ئینسان بەتاڵ بوو کارێک نەبخۆت پێوە سەر خەڵکات بە هەر هۆ کارێکەوە بێت چی لە ژیانی دێ وڵی تووشی بێتاقەتیەکە تووشیەوە کاتە هەر لە ماڵەوە دانیشێت هیچ بەتاڵی من بەتاڵ نی بەتاڵ بوویت سەرقاڵی کەسابەتەکە باشە مرۆڤ ئەگەر بەتاڵ بوو گرنگی چییە بۆی کە تووشی بەڵا نەبێت تووشی لادان نەبێت تووشی تووڕەبوون و هەڵچوون نەبێت تووشی کارەسار نەبێت وەکو مەسەلەن بۆ نەگە مرۆڤ بەتاڵ بێت تۆ پێت وایە تووشی کاری خراپ و هەڵە ببێ ئێتەبا ئەبێت
پەنابا بۆ مشتێ لەگەڵ ئەو پەندایەکڵێ شەڕ لە بەتاڵی باشترە طبعا مەز لەوە نیە شەڕکەیت بەڵام بەتاڵی ئەو نەخراپە بەتاڵی خراپە طبعا پەیامە چییە؟ وەکو وەکەوەی کە خەڵک بەتاڵ نەبێ وەکەوەی کە خەڵک چۆن لە بەتاڵی ڕزگاری بێ وڵای ڕزگاری نابێ بێ خەڵک خۆی هەوڵ بە خەڵک بە هەوڵدانی خۆی توانێت بەتاڵەکەی کۆتایی ببێنێ وڵا بەرەو ژیانێکی ناخۆشە ڕۆ زۆر ناخۆش حەزیازیا لە حەد ناخۆشە بێ ئیشیە بێکاریە بێ کاسپیە کاڵک ژیانی نییە ئێستا من خۆم حالیان پێشمەرگەم ئەوە 2 مانگە مەعاشم وەرنەگرتووە نەبەخوا 2 مانگە مەعاشم وەرنەگرتووە نەخۆشیشم لەسەر جێگا هەیە کە مندامە لەوە نێو ئیش ناکا بۆ خوارە تۆ پێشمەرگەیت و دیفاع لەم خاک و نیشتیمانە ئەەکەیت 2 مانگی شەموچە وەرنەگرتووە بەڵ ئارەوەڵا پێشمەرگەم و 2 مانگیشە مەعاشم وەرنەگرت هەستت چۆنە؟ وەڵا هەستم چێ مەجبورم ژیانم نییە مەجبورم هیچی شەکشم بێ ناکرێت هەستێژم چی بکەم هیچ دەسەڵاتم نییە کاسپیش نیە هیچ کرێکاریش نیە سابچم کرێکاری بکەم دوای داوام کاتێک کە تۆ دیفاع لەم خاکە ئەەکەیت و لە بەرامبەرە پاداش نادرێتەوە هەستت چۆنە؟ وەڵای هەستم خراپە زۆرش زیاد لە حەد پەشیمان نی لەوەی کە پێشمەرگاتی کردووە؟ نەخێر نەوەڵا پەشیمانە نەوەڵا پەشیمانی مێستاش پەشیمانی ئەگە مرۆڤەکان بەتاڵ بوون ژیانە بەرەو کوێ ئەچێت گرنتی چییە بۆی کە تووشی کارەسات نەبن تووشی بەڵا نەبن تووشی نەهامەتی گەورە نەبن وڵا ژیانە ئێستا زۆربەی خەڵکەمەی بەرەو هەندێرانە ڕوا بەرەو وڵاتەکانە ڕوا بێ ئێشیە بێ کاسپیە هە ژیانە چیە ژیانی هەرەوە تا هیچ ژیانی کەمان نیە هەمووی بەرەو هەندێرانە ڕوا بەرەو ئاوەکان ڕوا ئەکەونە ئاوا خنچێن لەگەڵ وتەیە کە دەڵێ شەڕ لە بەتاڵی باشترە ها وتەیەگەی ئەڵێ شەڕ لە بەتاڵی باشترە بەڵێ ئەڵڵا شەڕ لە بەتاڵی باشتر دوا پەیامە چییە؟ وڵا دوا پەیامەیە لەم نەهامەتی ڕزگارمان و نەجاتمان بێ و وڵاتەکەمان بۆ دامەزرێنیتەوەنی بەتاڵی وڵا بەتاڵی تەمان ئەمڕۆ ئێمە بڵێن دەڵێن بەتاڵی هەموو کەسێکی گرتوێتەوانێ ینی مەخصوص قەیرانی دارایی ئەوانش کاتێ بەتاڵ بوو ژیانی چی بەسەر وڵا ژیانی زۆر گۆڕانکاری بەسەرێتەوە لەوانەیە بیر لە شتی خراپ کاتەوە لەوانەیە بە ئاکارێکی خراپە بڕوات ئیتر ئەم شتانە هەمووی ئەنجامی بێکاری و بەتاڵی وینێ بەتاڵی چکە لە نەهامەتی هیچ سوودێکی نییە هیچ سوودێکی نییە بەڵێ بەڕاستی شتێکی ناخۆشە ینی بەڕاستی ئەبێ ئەمە چاوەڕانی هەموو شتێکی لێکرێت بەڕاستی کە بەتاڵی لەستا بەتاڵی من فەرمان بەرم چەند بەتاڵی لە ژیان تابوونی هەیە وەڵاهی هەستەکەم هەر بەتاڵم ینی هەز ناکەم کە شۆ دەستێکە بێدیشن هەستە چۆنەکە بەتاڵی وەڵاهی ناخۆشە بەڕاستی ینی هەز دەکەم ئێستا ئەبوایە ئێمە ئێستەکانە لە کات و داوامی خۆمان نبووینایە ئەبوایە شوێن دەستمان دیار بۆیە لە ئیشی خۆمانە لە وەزیفەکەمانە لە پرۆژەکانمانە ینی بەڕاستی ئێمە ئەو شتەمان لە ناخۆشە بەتاڵی ژیانی خەڵک بەرەو کوێ بە وەڵی ئیتر هیوادارم لەمە خراپتر و لەمە بەتاڵتر نەبێ خەڵک بەڕاستی ناخۆشە و بەرەو شێشی خراپتر ێبادیترەوە گرنتی چییە بۆ ئەوەی کە مرۆڤ کاتێ بەتاڵ و تووشی هەڵدێر نەبێت تووشی کارەسات نەبێت تووشی نەهامەتی نەبێت تووشی بەڵا نەبێت وەڵی گرنتی چییە ئیتر ئەمڕۆکە ئەمە نەشتەکە زۆر ئەمەە بەتاڵەکە زۆرە ینی هەموو کەسەر چیەکانی چاوەڕانیشتی باشە کاتەژینە هیچ شتێتم نییە لای تۆ هۆکارەکانی بەتاڵی زیاتر چین لە ئێستادا لە ئێستەکانە ئەم وەزعیکە حکوومەت خۆڵقانوێتی ئەم وەزعیکە ئەم لایەنە سیاسیانە خۆڵقانویانە بەتاڵیان زۆر کردووە ژینە هیچ شتێک نییە شتێکە دەستکردە ینی شتێک نییە کە بوونی هەبێت تەنها دەستکردە و مەبەستێکی لە پشتەوەی ژینە هیچ شتە نییە حکوومەت و فەرمانڕەوەکانی هەرێم بەتاڵیان خۆڵقاندووە بەڵێ ئەوان بەتاڵیان خۆڵقاندووە شتەکە شتێک نییە یعنی کە هەرە بوو بێت پێشتر ئەم وەزعبووانە بووە دواوە من ئەوەش نبینمەوە کە بڵێن لەم کوردستانەیە بڵێن پارە نییە بڵێن شتێک نییە بڵێن قەیرانی دارایی هەیە ئەسڵان ئەو شتە هەربوونی نییە لە کوردستانە پەیامت دوپەیام هیوادارم وەزع باش بێت و خەڵک لە بەتاڵی و لە نامەتی دەرچێت و سواس ئەڵم بەرەو ژیانێکی خراپ و نامواری و ناومێدیە بە لە ئێستا تۆ بەتاڵی وەڵی من لە لادێ دانیش مەگەر بڵێن بەتاڵم بەتاڵ نیم خۆم بۆ خۆم خەڵکی لادێ بەتاڵی ژیانی خەڵک بەرەو کوێ ئەبا بەرەو ناخۆشیە با بەرەو ئاژاوە و بەرەو ناڕەحەتی و ئەو شتانەیە بە بەرەو کارەسات ئەگەر خەڵک بەتاڵ بوو ئەتوانین بڵێن تووشی بەڵا ئابێت تووشی موسیبەت هەبێت تووشی کێشەی گەورە بێت بەتاکید لێ نەبوونی هەموو شتێک کرێ خەڵک هەموو شتێک پەنابە بوو هەموو شتێک زۆر شتمان دیۆ قەت بەتاڵ نەبوویت نەخێر
پندێکەی ئەڵێ شەڕ لە بەتاڵی باشترە تۆ لەگەڵ ئەمای نا شەڕ باش نییە ئەو پەندە وەڵام مەبەستی لەوە نییە شەڕکەیت ئەڵێ بەتاڵی ئەو نەخراپە شەڕەکە باشترە چی دوایە ئەو پندێکی پێشینانە بەڵام شەڕ بەسەڵاحەتی کەس نییە شەڕ شتێکی ماڵوێرانکەرەیە شەڕ خراپە لەگە خراپترە لەو چاکە بێ ئیشەڵا ئەم کورێ میلەتی کورد زۆر قەیران و زۆر شتی ئاوەمەندی و وەسەرات و ئیشەڵا ئەمەش کۆتایی دێت و خەڵک ئاساییە بێتەوە وە پەیامە چییە؟ وڵی هیوادارمە حیزبانە ڕێ بکەن شتێک دابینکەن بۆ میلەتە ئەم میلەتە داماوە بەرگەی هەموو ناهەمواری ناڕەحەتیە ناکرێت واللهی بە شوەیەکی گشتی بەتاڵی شتێک کەیتر کە ئینسان هەز بە ڕووخانەکە هەز بە ڕووخانێکی تەواو کاتدانی ئەوەی بەلای منەوە وایە لە ئێستا تا چەند هەز بە بەتاڵیەکەیتەوە بەتاڵیت هەیە؟ واللهی من خۆم بەڕاستی خۆم مامۆستام بەڵام هەمومان بەتاڵین ئێستا ئەتوانین بڵین بەشێکی زۆری کۆمەلگا بەتاڵ کراوە وای لێکراوە بەتاڵ بێ وای لێکراوە نا خۆی بەتاڵ نییە خۆی بەتاڵ نییە هەموو کەسێک بەرنامەی هەیە بۆ ژیانی خۆی بەس کاتێ سیستمی گشتی بەرنامەی نییە بۆ ژیانی گشتی ئێتر هەموو تاکەکانیش بەتاڵە بنەوە لە تووشیەوە بن مرۆڤ ئەگەر بەتاڵ بوو ژیانی بەرەو کوێ ئەچێت گەرنتی چییە بۆی تووشی نەهامەتی و کارەسات و بەڵای گەورە نەبێت وڵای خۆی کاتێک ئینسان بەتاڵە بێ بەشێکی ژیانی بێ بە خەیاڵ بەشەکەی تریشی ئەوەی بە دوای دۆزینەوەی خۆی ئاگەڕێ ئێتر لەبەرەوە ئینسانەکان کە خیاڵ لە شتەکەنەوە لەوانە خیاڵشی خراپیشکەنەوە ئەو بەشێک لەوە بەرەوە کارەسات شتە بە خۆمو کەسەکان خۆڕاگر نین بەشێک لە ئینسانەکان ناتوانن تەحملی و باردۆخە بکەن لەوانەیە بنەهۆی ئەوەی کە بەرەو ڕێگایکی خراپ بڕۆن ئەوەی چێکەلەوەی کە دوای هەموو ژیان باجەکەیە نەگەرەو کەسە ژیانی گشتیش هەز ناکەی هەندێک کەسیشمانێ خۆیان تااقەتی کار و کەسابەتیانێ تااقەتی هەوڵدانیان نییە خۆیان بەتاڵەکەن هەندێک کەسیش بەم جۆرە نییە زۆر ڕاستە زۆربەی خەڵک لە کۆمەلگای ئێمە لەبەرەوەی ئەم کۆمەلگایی ئێمە زۆربەی کاتەکانی داگیرکە بەڕێوی بردووە ئەوان بەرنمەیەکیان هەبووە بۆی کە کەسەکان وا لێ بکەن فێری کار نەبن ئەمانش بۆ بە تەربیەت یانی بۆ بە پەروەردەیەکی گشتی کاتە پەروەردەی گشتی وا دروستە بێ دەسەڵاتی خۆشمان کێ هەر ئەو هەمان کارەکاتەوە ینی هەر لەسەر هەمان تەنزیشەکاتەوە بۆی کەسەکان دایمەن نانخۆری ئەو بن نەک دەوڵەت نانخۆری خەڵک بێ لەبەرەوە بەشێکی زۆری ئێمەش تااقەتی کارمان نییە یان ئێمە ئێستا گەر ڕۆژێک تۆ لە هەر وڵاتی کار ڕۆژی حەوت سەعات دەبێت کارکە ئەم نیو سەعاتیش نایکە داوای هەمان شتیشەکات یانی هەمان داواکاری و خواستی هەیە بەڵام من پێم وایە ئەوەی کە ئێستا گوزەریە لە سایە هەفتای تاوانەکە کەس تاکە ئەوەی کە ئێستا لە کۆمەلگای ئەمە گوزەرم پێم وایە لە ساسیەکەی لەسەرەوانە چکمە گەر تاک خۆی باش کرد ئەتوانێت ئەوانەی کە زۆر ئاسان چکمان کەمینەن لە چاو خەڵکی زۆرە پەیامە چییە؟ بەڵام پێمەوەیە کە خەڵک پشت بە خۆی ببەستێ و خۆی بیرکات و هەموو کەسێک توانای داهێنانێکی هەیە لە هەرچیەک بوارێکا بێ کە پشتی بە خۆی بەزە و کاتە خۆی نانخۆری خۆیە بێ ئەو کاتە سیستم و دەسەڵات و ژیانی ئەوەی کە بەڕێوێتە بە ئەو مەجبوری سفری توێ نەک تۆ مەجبوری سفری ئەو بی لەبەرەوە کاتە ژیان بە تەواوەتیە گۆڕێ ڕەنگە بە زەمانێکی بێ لە کۆمەلگای خۆمانە بەڵام من ئومێدم هەیە ئیتر لەمە دوا خەڵک بکێتەوە بیرکردنەوە زۆر وێرە ئەنە زۆر وێرە ئەنە بە هەموو بابەتێکی حیات جوێرە ئەنە بەتاڵی خراپە نەکبەتیە ماڵوێران نییە کە کارێک نەبێت تۆ هیچی پێ بکەی ماناو ژیان ناڕۆ خەڵک گەیشتۆتە لوتی وەختێکیش کەزانی و تەقیەوانێ بۆیان دابین ناکرێت ئیتر بەسە ئاوڕێ لەو خەڵقە بەنەوانێ ویژدان زەمیر ئیمان دین بەکاربێنن لەگەڵ چۆن هەست ناکەم ئاستا حاڵی حازم من کرێخانی دوو مانگم ناوە هەموو ڕۆژە کابرا یە تۆزێ سەری خۆیە خوێنێ وەڵە بەخوا کاکمەجی لە پێناوی پارە من ئەم خانوە ماوە بکرێ ئەجینا خۆ خەڵوتگای پیریم دانەناوە ئێڕازیژە بێ ئیشیە بێکاریە بێ کاسپیە خەڵک ژیانی نییە ئێستا من خۆم حالیان پێشمەرگەم ئەوە دوو مانگە مەعاشم بەرنەگرتووە وەڵایی بەتاڵی ژیانی خەڵک بەرەو نەمان و بەرەو سەر لێ شێوانەوە تۆ لێرە دانیشتوی جگەرێکە بەدەستێ بەتاڵیە بە ئەرە وەڵا ئەو بەتاڵیە و کەس ئیشی نییە و هەمووی هندژی بەتاڵە و ئەم حیزبانە هەمویان کردێسە بەتاڵە واتە دەسەڵاتدارانی هەرێم خەڵکیان بەتاڵ کردوە ئەرە وەڵای دەسەڵاتدارین هەرێم خەڵک بەتاڵ نییە ئەرە وەڵاینا خەڵک ئیشی بوێ خەڵک مەعاشی بوێ خەڵک
خەڵک ژیانی بوێ خەڵک ئیشی هەیە و ئێستا هەمووی بەتاڵە دا ئەنیشین لێرە هەتا ئێوارەش ئەڕۆن و سەرێنوێنەوە هیچ نییە. مرۆڤ ئەگەر بەتاڵ بوو ژیانی بەرەو کوێ ئەچێت؟ وەڵای بەرەو نەهامەتی ئەڕوات. ئێستا کە تۆ بەتاڵیت لە ڕووی دەرونیەوە ژیانت چۆنە؟ هەستەکەی فشارە لەسرە؟ زۆر خراوە. پیاوە گەر بەتاڵ بوو ئێوارە ڕۆشتەوە گیرفانی تیا نەبوو لەوانێت تووشی دەمەقڕەش بێ لەگە ماڵە مناڵە لەسەرەوەی کە شتێکی بۆ نەبردوونەتەوە. وەڵایی تووشی سەر لێ شێوانەوێ تووشی هەموو شتێکەوێ بەڕاستی. چی بکرێ بۆی کە خەڵک لە بەتاڵی ڕزگاری بێت؟ وەڵا حەول بدرێ ڕێک حەول بدرێ مەسەلەن ڕێک و پێک ببوێت خەڵک ڕاستکە لەگەڵ خەڵکا و ئەم درۆ دەلەسە خەڵ بەدەمی خەڵک و نەهینەی کات ئەوانە بەناوە زۆر باشە. پەیامەت چیە بۆ دەسەڵاتداران؟ وەڵایی پەیام ئەوەیە بۆ دەسەڵاتداران بێنە سەر هەر بێنە سەر هێڵ و هەر تەماشای ئەم میلەتەی خواری خۆیان وکردن. وڵا سەرگەردانیەکە ماڵوێرانیەکە بەتاڵی ئەی کابرای کە بەتاڵ بوو کار و کاسبی نەبوو ژیانی پێویستە وە نییە ئەوێ جەنابە لە ئێستاە بەتاڵی من هەر وەڵای ئێستا بەتاڵم لە تەمەنام و خانە نشینم بوو نییە. باشە ئەگەر خەڵک بەتاڵ بوو پێدوانیە تووشی بەڵا بێت تووشی کارەسات بێت تووشی دەمەقڕە بێ؟ بەڵێ تووشی بەڵا بێ تووشی کارەساتە بێ تووشی ئاژاوە بێ ئەوێ. باشە دواوتە و چییە؟ پەیامە چییە؟ وەڵا دواوتەم ئەوەیە ئەم حکومەتە ئاوا بەم شێوەیە ئیش ناڕوا بەڕێوە. ئەم معاشە بۆچی گوتویان و نایەن بەم خەڵکە و عەلەقەت ڕۆژە خەڵک ببوژێتەوە. مەکتەبەکانمان بۆ داندێ قوتابیەکانمان لە کۆڵانە نەگەڕێن وە نییە ئەوەیە. هاوڵاتیان پێیان وایە لە ئێستادا زۆر بەتاڵن ژیانی هاوڵاتیان گەشتە ئەستێکی وە کە ژیان بە بەتاڵی بەسەبەرن و لە شوێنە گەشتەکانە کۆ ببنەوە بۆ ئەوەی کاتی خۆیان بەسەبەرن و لەگەڵ دۆست و ڕفیق و برادەرەکانیانە دەردەدڵی خۆیان بکەن. هاوڵاتیان پێیان وایە بەتاڵی ژیانی مرۆڤ بەرەو نەهامەتی و بەرەو لە ناوچوون دەبات. هاوڵاتیەکیش پێی وابوو بەتاڵی لە هەرێمی کوردستانە دروست کراوە خەڵکیان بەتاڵ کردووە ئەگین خەڵک بەتاڵ نییە و خەڵک حەزی لە ئیش و کار و کاسبیە. هاوڵاتیان پێیان وایە گەر وەزع ئاوا بڕوات ژیانی خەڵکی بەرەو نەهامەتی زیاتر و بەرەو لە ناوچوونی زیاتر دەڕوات. هاوڵاتیان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە ئەگەر کرێی خانیوان پێ نەبێت پێداویستی ڕۆژانەی ژیانیان پێ نەبێت ژیانیان بەرەو نەهامەتی زیاتر دەڕوات. هاوڵاتێکیش کە خانەنشین بوو پێیوتین خاوەن خانوەکە هاترە سەرم و پێی وتوم خۆ خەڵۆتگەی پیریم دانەناوە من کرێ خانوم دەوێت. بۆیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەیشتوونەتە ئەو ئاستەی کە سوکایەتییان پێ بکرێ و شکویان لە کەدار بکرێت. ئێمە هیوادارین بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان ئاوڕ لە خەڵکی بدەنەوە چیتر لەمە زیاتر خەڵک بەتاڵ نەکەن ئەوە تا بە چاوی خۆتان ببین خەڵک چەند بەتاڵە لەم هەرێمی کوردستانەدا لەم بازاڕەدا خەڵک ژیانی چۆن دەگوزارێت. بۆیە هیوادارین بەتاڵی کۆتایی بێت چونکە بەڕای هاوڵاتیان هەر لە بەتاڵیوێ مرۆڤەکان تووشی کارەساتی گەورە دەبن تووشی لادان دەبن تووشی دزی دەبن تووشی خوێنڕەشتن دەبن تووشی زیندانەکان دەبن. ئێمە هیوادارین بەتاڵی کۆتایی پێبێت و ژیانی خەڵک گەڕێتەوە دۆخی جاران. پەیامی ئەم جارەشمان لە بەردەم مزگەوتی گەورەی شاری سلێمانیەوە گەیشتە پایان. تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.